ساهر زۆر بەڕێز ساهر علی قایمقامی قەزای کفری وەردەگرن سەبارەت بە بڕێوەچوونی دووەمین ڕۆژی فستیڤاڵی بازاری کفری لە قەزای کفری کە تێیدا بەڕێوە دەچێت. ڕاستەخۆ دەچمەوە لای گفتوگۆی ئەم تەوەرە دەکەین. کاک ساهیر دەگەڕێمەوە لای تۆ دووبارە سڵاو لێبێت بانیت باش. سپاس بۆی کە لە بانی ڕۆی کوردستان نویس لەگەڵ ئێمە ئامادەیت. فستیڤاڵی بازاری کەرکووک بازاری کفری چی لە خۆ دەگرێت ئامادەکاریەکان بۆ فستیڤاڵەکە تەواو بوون؟ بەیانیتان باش، بەیانی بینەران باش. بەڕاستی ئامادەکاریەکان لە کۆتاییدایە ئینشاڵڵا لە تەواوبووندایە و ئامادەکاری باش کراوە بۆ ئەم فستیڤاڵە. دیارە ئێمە فستیڤاڵی بازارکردن لە شاری کفری ئەمە دووهەم تەجروبەمانە کە پار ئەنجامماندا لە شاری کفری. تەجروبەیەکی بەڕاستی زۆر سەرکەوتوو بوو کە ئەگەر مقارنە بکەین پارەکە ئێمە تقریباً 105 کەپر لە جێگەی ئەو فستیڤاڵە هەبوو کە کەپر شت فرۆشتن و خەڵکە بە ئیجاری گرت ئیشی تیا بکە. ئێستا بە خۆشبەختانە گەشتوەتە 175 کەپر تا ئەم دەقەکە من لەگەڵتانە قساکەم. پارەکە کە بڵێن بای 400 ملیۆن دینار ئاڵ و گۆڕ و شتکڕین و فرۆشتن کراوە لە فستیڤاڵە و 55,000 کەس سەردانی فستیڤاڵی بازارکردنی کفری کردە. دیارە ئێمە یعنی لە سونگی حرسمان کە بتوانین جوڵەیەکی بازرگانی جوڵەیەکی ئیکۆنۆمی بخێنە ناو شاری کفری و کە بێتە ئەم جۆرە چالاکیانە بێتە با بڵێن ناساندنی بۆ ناساندنی مێژووی شاری کفری و شوێنە گەشتیاریەکانی شاری کفری شوێنە مژوویەکانی شاری کفری کە بخەینە بەرچاوی ئەو گەشتیارانە یان ئەو برادرانە ئەو خەڵکە کە سەردانی شاری کفریەکەن لە شارەکان ترەوە. خۆتان نەزانن کفری شارێکی مێژوویە کە مێژوویە کە مەزەن دەکرێت 5,000 ساڵ بێ. بەڕاستی جێگای مێژووی و کەلوپوری زۆر گرنگی تایە وەکو سەرای کفری وەکو مۆزەخانەی کفری وەکو خانەکەی حەسەن ئەفەنی زائیدان بەنداوی باوە شاسوار. خۆی ئەم پرۆسە کە بیرمان لێ کردێتەوە کە ئێمە چۆن بیخینە بەرچاوی گەشتیاران و ئیمساڵ کە خۆشبەختانە دووبارە بتوانین ئەو فستیڤاڵە ئەنجام بدەین لە شاری کفری لە یاریگای بەرامبەر قایمقامەتی قەزای کفری. تا ئێستا ئێمە دڵخۆشین کە 175 کەپر کۆمپانیاکان ئەتوانین بڵێن لە پارەکە زۆر زیاترن کە کۆمپانیای زەخم کە تێن بەشدارە بن. کاک ساهیر دەمێ پرسیاری کۆمپانیاکان بکەم. ئەم ساڵ چەند کۆمپانیا لە فستیڤاڵەکەدا بەشدارە؟ جیاواز لە کۆمپانیاکان لایەنەکانی دیکە کامەن کە لە فستیڤاڵەکەدا بەشدارن؟ وەڵا ئێمە پار 6 کۆمپانیا هەبوو بەست مەزەندەکرێ ئەمساڵ 15 بۆ 20 تێپەڕکە. کۆمپانیای بیانیمان هەیە بەڕاستی لە ڕۆژهەڵاتەوە کۆمپانیای یعنی کە لە دەرەوەشەوە دێن بەشداری ئەم فستیڤاڵە ئەبن. سەرڕای ئەوەیشە هەندێک چالاکی جۆرا و جۆر ئەمساڵ یعنی وەکو جیاوازیەک لە ساڵی پار چالاکی هوەری لەم فستیڤاڵە ئەنجامەدرێت و پەیمانگاکان و زانکۆی پۆلیتیکنیکی گەرمیان و هەندێک هینیان هەبێت بەڕاستی حوزوریان هەبێت ئەبێت لەم فستیڤاڵە و خۆتان ئەزانن یان ئەمە دەرفەتێک بوو بۆ خەڵکی شار کە بەکاری دەسی بە چالاکی جۆرا و جۆر بە هەندێک خواردن دروستکردن و عەرزکردنی شتی خۆماڵی کە بەڕاستی ئەوێتە تەسەورەکەم فستیڤاڵێکی سەرکەوتوو بێت و بێتە چۆن بڵێن داهاتێکش بۆ ئەم شارە و جوڵەیەکیش دروستکە و گەشتیارەکانش لە ناوڕاستی عێراق وەکو پار خەڵکێکی زۆر لە ناوڕاستی عێراق لە شارەکانی تری هەرێمی کوردستان بە تایبەت ئەو کە خەڵکی کفری کە لە شارەکان تر ئەژین هەمویان ڕویان کردە شاری کفری بەڕاستی جوڵەیەکی بازرگانی ئیکۆنۆمیان باس دروست کرد لەم شارە. بەڵێ هەڵبەتە بەرهەمی جیاوازی کۆمپانیاکان و ئەو شوێنانەی کە باس لێوە کرد لەم فستیڤاڵەدا نمایش کرد تا چەندێک نرخەکان
گونجاوە یاخود تا چەندێک چاودێری نرخەکانتان کردووە بۆی کە لە فستیڤالەکەدا بتوانن بە نرخێکی گونجاو کەلوپەلەکان بەردەست بن؟ بەڕاستی ئێمە کە لەجنەیەکی باڵامان دروست کردە بۆ ئەم فستیڤالە لەگەڵ دایرە مەعنیەکانە بە تایبەت گەشت و گوزار ئێتر بە کۆمپانیاکان چاودێری بازاڕەکەین بەڕاستی زۆر تەکیدمان کردە لەسەر ئەوە کە چەند کۆبوونەوەکمانش کردە لەگەڵ کۆمپانیاکانە لەگەڵ خاوەن کارەکانە کە خۆتان نەزانن لەم بارودۆخە بە تایبەت ئەم وەزعی هەرێمی کوردستان و کە موچە و ئەمانە تاخیر بووە تەکید ڕەچاومان کردە و ڕۆژانی فستیڤال کە 3 ڕۆژە لە 12 مانگ پێنجشەمە دەستی پێکات دوای جومعە و شەمە حوزورمان ئەبێ تیمەکانمان حوزوری ئەبێ لجنە هاوبەشەکانمان چاودێری بازاڕەکەن دڵنیا بن شتێکی گونجاوە بێت و کە هاوڵاتیان لەم زروفە کە بتوانن سەردانی بکەن و بازاری بکەن لەو فستیڤالە. بەڵێ ئەمە ئەم فستیڤالە کاریگەری لەسەر بژانەوەی ئابووری کفری دەبێت، کاریگەری لەسەر پێدانی هەلیکار دەبێت بەوەی کە گەنجان یاخۆ کەسانی کە دانەوێت لە فستیڤالەکەدا کار بکەن بەشدار بن. دڵنیا بوایە کە ئێمە کە باسمان کردوتمان پار 105 کەپر هەبوو لەو فستیڤاڵی پارەکە ئەوە تا ئیمساڵ تقریبا 175 کەپرە باوەڕکە هەنێەوە یعنی زەخممان لەسەر ئزدیحامان لەسرە ئێمە کەپرەکان تقریبا 50-60 کەپرمان بۆتە مشتەرەکە یعنی بەرادەران کە ئەوەنە داواکاری هەیە لەسەر کەپر ئیمساڵ ئێمە مەزەندەکەین کە پار 55,000 نەفەر سەردانی فستیڤاڵی بازاری کفری کردە ئیمساڵ 75,000 بۆ 80,000 نەفەر تێپەڕێنێ بەو ئیحسایانە بەو بەڕاستی لە ڕۆی ئیعلان و ئەمانە ئیعلام و کە ئیشمان کردە لەسەری کە خەڵک ئامادەکاری کردە تەسەورەکەین ئەم عەدەدە کە سەردانی شارێ بکە کە شارێکی فریش کە خۆتان نەزانن شارێکی زۆر گەورە نییە کە جوڵەیەکی باش بازرگانی اقتصادی ئەخاتە شارەکە کەوێتە ئەوەی حرەکەیەکی باش لەم شارە دروستکە ئێمەش لە ڕێی شاشەی بەڕێستانە لە ڕێی کورسات و داواکەین لە شارەکان ترۆ شارەکانی هەرێمی کوردستان بەڕاستی شارەکانی خوار و عێراق کە سوها و سنوورن لەگەڵ کفریە وەکو دیالە وەکو دووز وەکو محافەزەی تکریت ئێتر سەردانی هەموو ئاسانکاریان بۆ کرێ لە تیمی گەشتیاری چاوەڕوانیانە لە دەواازەی شاری کفری لە خاڵە پشکنینەکان کە سەردانی بکەن سەردانی شاری کفری بکەن سەردانی شوێنە مێژوویەکانی شاری کفری بکەن لە هەمان کاتشە بازاری خۆیان بکەن لە فستیڤاڵی بازاری بەگشتی لە ئێستادا کفری لە ڕووی پرۆژە و خزمە گوزاریەوە چۆنە لە دوای سەردانیکردنی بەڕێز قوبات تاڵەبانی بۆ کفری هەڵبەتە چەند پرۆژەیەک چووە بواری جێبەجێکردنەوە دەمێبزانم لە ئێستادا قەزای کفری لە ڕووی جێبەجێکردنی پرۆژە و خزمە گوزاریەکانەوە چۆنە؟ دەست خۆش بوو پرسیارە دیارە دوای سەردانی بەڕێزیان لە 4/4/2024 بەڕاستی کفری هەنگاوێکی گەورەی بڕیە لە مەسەلەی خزمەت گوزاری و پێشکەشکردنی پرۆژە بۆ خەڵکی ئەم شارە بەڕاستی ئێمە توانین ئێستا بڵین کە کفری و دەوروبەری شاری کفری بە قەزا و ناحەکانەوە توانین بڵێن بە بڕێ تقریباً 21 بۆ 22 ملیار ئێمە پرۆژەمان هەیە پرۆژە گرنگەکان هەنگاوەکان دڵخۆشکردن بەڕاستی بەتایبەت لە بواری سەبکردن و قیتاوکردن ناو جادەکان و کۆڵانەکانی شاری کفری ڕێگاوبانی دەرەکیەکان کە کفری مەسەلەن ئەتوانین بڵین کفری قەرەبڵاغ کۆمپانیایەکی گرنگە بای 7 ملیار و نیمە کارەبا طبعاً گرنگیەکی تایبەتی پێدراوە پرۆژەمان هەیە تقریبا ئێستا توانین بڵێن بای 5 ملیار بەس پرۆژەمان هەیە لە بواری کارەبا و دانانی مەحەطە بۆ ناحیەی نەوجول یان 2 ملیار و نیم پرۆژەمان هەیە بۆ ناوشار ڕووناکی زائیدەن گرنگیەکی تایبەت دراوە بە بەنداوی باوەش هاسوار کە بەردەوامین ئێمە لە خزمەتکردنی و بەنداوە کە بتوانین بیکەینە جێگەیەکی گەشتیاری کە 15 ڕۆژ پێش ئێستا بەردی بناغی پرۆژەیەکماندانە ئەوەیشە
بە گەشتیاریکردنی بەنداوی باوە شاسوار و دروستکردنی کۆرنیش و پاکردنی دەرچەی ئەو بەنداوە. بە کۆی گشتی ئەتوانین بڵێن هەنگاوەکان دڵخۆشکەرن دوای سەردانی بەڕێزیان بۆ کفری و طموحمان هەیە زیاتر. خۆتان ئەزانن کفری لە 2013 و 14ەوە لەو قەیرانی دارایی کە بە تایبەت هەندێک کێشەی ئیداری و قانونی هەبوو لە ناو پرۆژەکانی ئەوەشێکە زیاتر لە 180 پرۆژەکانی شاری کفری لەسەر بودجێ پترۆ دۆلار بوو. هیوادارین سەر 2025 بێتە هەنگاوێکی فعلی هەنگاوێکی گرنگ بۆ زیاتر خزمەتکردنی شارە خۆشەویستەکەمان. بەڵێ بەنداوی باوە شاسوار و چەند شەنەوارێکی دیکەی مێژووی هەن لە کفریدا تا چەندێک هەوڵ دراوە کە ئەمانە وەکو لایەنێکی گەشتیاری بەکار بهێنە کە بتوان زۆرترین گەشتیار بەلای خۆی داڕابکێشێت. کارە پرۆژەکان و بارەوە چییە؟ بەڵێ یعنی ئێمە ئەم فستیڤاڵی بازارە کە ئێستا ئەنجامی دەین لە شاری کفری بەڕاستی بەشێکی ئەوەیە کە وەکو ئەم فستیڤالە وەکو ناساندنێکە بۆ شارەکەمان، ناساندنێکە بۆ شوێنە مێژوویەکانی ئەم شارە. بەڕاستی لەسەر دەستی بەڕێز قوبات تاڵەبانی کە ئێمە توانیمان دوو شوێنی گرنگ لەم شارە نۆژەن بکەینەوە کە بێتە ناسنامەیەک بۆ ئەم شارە. ئەوەیشە کە سەرای کفریە کە جێگەیەکی گرنگی مێژووی ئەم شارەیە و مۆزەخانەی شاری کفری کە توانیمان بە شێوەیەکی جوان نۆژەن بکەینەوە و بە دروستکردنی پارک و بە خزمەتکردنی بەنداوی باوە شاسوار و ئەم جۆرە چالاکیانە کە وەکو بازارکردنی کفری و تیش خستنی لەسەری لە ئیعلام و لەگەڵ دایرەکانترا کە بتوانین سەرنجی گەشتیاران ڕاکێشین لە خواری عێراق لە شارەکانتر لە شارەکانی هەرێمی کوردستانی خۆشەویست کە سەردانی ئەم جێگە گرنگانە بکەن و بێتە مایەی حرەکەیەکی اقتصادی و ئیکۆنۆمی بۆ ئەم شارە. زۆر بەڕێز ساهێر عەلی قایمقامی قەزای کفری سپاس بۆ تۆ، سپاس بۆی کە لەبانی ئەمڕۆی کورسات نیوز لەگەڵ ئێمە ئامادە بوویت.